تاکە لیستە کە بتوانیتن پاڵپشتی لە جەماوەر و لە خەڵک و لە پێشمەرگە و لە هەموو چینوچێژەکان و موچە و قوتی خەڵک بکاتەوە تەنها لیستی هاوپەیمانی کوردستانە. دیارە کۆمیتەی ڕقسنی بەردەش هەموو ئامادەکاری کردووە و زۆر دڵخۆشین و گەشتبینین بەوەی کە لەم هەڵبژاردننی داهاتوو لە قەزای بەردەڕەش و لە ئاکر و لە شێخان کە خاتو ئیمان سەر دەکەوێتن و سەرکەوتنی مسۆگەرە کە دەیدا بە لیستی هاوپەیمانی سندوقەکان پڕ دەبێتن. پارێزەر ئیمان عەبدەڕەزاق کاندیدم سەر لیستە پەیمانی کوردستان ژمارە 26 بازنێ سێ پارێزگاها دووکێ کە بازنەژی بەردەڕەش و ئاکرێ و شێخان ڤەدگریتن بەلێ مەژی وەک بانگەشی هەڵبژارتنێ ئەڤە ماوەکە مەژی دەست پێکری و کوم و سمینارا و سەردانا کومە حملە خوی دەست پێکری ئەمژی ناو خەڵکی خودداینە و خەڵکی خۆی شارکە کە بچنە سەر سندوقین دەنگدانێ دەنگی خوب دەنە وی کاندیدی کو ئەوێ وان باوەری بێ هەیودێ بیتە دەنگێوانێ ڕاستەقینە پەرلەمانی عێراقی بشێتن کو بەڕەوانیە ژمافێ وان بکەتن و کو ئەو دەست کەفتێت باش بۆ گەلێ کوردستان دەست خوب ببینێتن.